ئەمڕۆ لە نێو کارگەی کللتور یەکەمین پێشانگەی نەکستێپ کراوەتەوە دیارە بە خۆشحاڵیەوە دوێنێکە یەکەم ڕۆژی پێشنگاکە بوو بۆ ماوەی 3 ڕۆژ پێشنگاکە بەردەوامی هەیە ئەمڕۆ کە ڕۆژی هێنی و ڕۆژی شەممەش بەردەوامی هەیە پێشنگاکە ئەم پێشنگایە بۆ یەکەم جارە لە شاری سلێمانی پەیوەندێکی زۆر باش ئەبەستێتەوە لە نێوان خوێندکارانی پۆلی 12 و سەرجەم زانکۆ و پەیمانگا حکومی و ناحکومیەکان و سنتەرەکانی توێژینەوە و کۆمپانیا و ڕێکخراو نێودەوڵەتیەکان و کنسوڵخانەکان بە یەک ئەگەیەنێت تاوەکو لیکێکی زۆر باش هەبێت لەم نێوەندەیە بۆ پێدانی زانیاری باش بە خوێندکارانی پۆلی 12 کە سەرجەم پەیمانگا و زانکۆ حکومی و ناحکومیەکان وکو ئەیبینن ژمارەیەکی یەکجار زۆر لێرە لە زانکۆ پەیمانگاکان لێرە ئامادەن بۆ ڕێنوێنیکردنی تەواوی خوێندکاران بۆ پڕکردنەوەی فۆرمی تایبەت بە هەر زانکۆ پەیمانگایەک هەر خوازیارێک خوێندکارێک کە حەز و ئارەزووی بە هەر زانکۆ پەیمانگایەک هەبێت ئەتوانێت بێت لێرە سەردان بکات بۆ ئەوەی زانیاری تەواو وەرگرێت لە سەرجەم زانکۆ پەیمانگاکان هەم لە ڕووی نرخەوە بێت هەم لە ڕووی ئەوەی کە شێوازی ئامادەکاریەکانی بۆ هەر زانکۆ پەیمانگایەک چۆن ئەبێت لەجیات ئەوەی کە بچێتە نێو خودی چەند زانکۆیە کە ڕەنگە شوێنەکانیش دوور بن لەیەکەوە ئەتوانێت بێتە نێو پێشانگایەکی وەها کە لێرە بە خۆشحاڵیەوە کراوەتەوە دەرفەتێکی باش ئەرەخسێنێت بۆ خوێندکاران تاوەکو خوێندکاران لە نزیکەوە لەو بۆشایی و ئاسەنگی و دڵە ڕاوکەیە نجاتیانی دەربازیان ببێت کە بتوانن لێرە زانیاریکی یەکجار زۆر باش لە پێدانی فۆرمی تایبەت بە زانکۆ پەیمانگاکان وەربگرن و بشزانن شێوازی بەرنامەی ئەکادیمی و زانستی لە نێو خودی زانکۆ و پەیمانگاکان یاخود زانکۆ لاین چۆنە ئەتوانن لێرەوە لە ڕێگەی چەند تیمێکی تایبەت لە زانکۆ پەیمانگاکان زانیاری تەواویان پێ بدرێت بە خۆشحاڵیەوە دوێنێ ژمارەیەکی یەکجار زۆر لە خوێندکاران سەردانی نێو پێشنگاکەیان کردبوو بۆیە ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی باش لە خوێندکاران سەردانیان کردووە و بۆ ئەوەی زانیاری تەواو وەرگرین لە سەر تەواوی پێشنگاکە ئەچمە لای میوانی بەرنامەکەم جا پێش ئەوەی بچینە لای میوانی بەرنامەکەشم پێمان خۆش ئاماژە بۆ بکەین تەواوی پێشنگای نەکستێپ با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە ئەچێت و ئەم پێشنگایە ڕێکخراوە ئەچمە لای یەکەم میوانم زۆر بەڕێز ئەڤین قادرم لەگەڵا بێت بەڕێزیان ڕێکخەری پێشنگایی نەکستێپ لە هەمان کاتە بەڕێوبەری گشتی کلیک عێراق لەگەڵمان نابێت خاتو ئەڤین ئەگەر بیتە لای من سپاس بۆ ئامادەبوونە سلااو لەبێت سلااو باینتان باش خاتو ئەڤین من دەستپێک ئاماژەم بە چەند خاڵێک کرد کە ئەم پێشنگایە بۆ یەکەم جارە کراوەتەوە ژمارەی سەرجەم زانکۆ پەیمانگاکان لێرە چەند زانکۆ پەیمانگا بەشداریان کردو بە حکومی و ناحکومی و بگرە لە ڕێکخرا و کۆمپانیا نێودەوڵەتیەکانیش بۆ یەکەم جاری شۆم بیرتان کردەوە ئەم پێشنگایە ڕێک بخەن سپاسی بەخێراتتان ئەەکەم سپاسی ئەو پارتنەرشیپیش ئەەکەم کە پێکەوانێ هەماهەنگی کردومانە لەگەڵ کەناڵی کورسات ئێمە کاتێکا کە بیرمان کردەوە لە ڕێخستن و بیرۆکەی پێشانگای نەکستێپ لە دروستبوونی ئەو بۆشاییە گەورەوە بوو کە خوێندکارانی دەرچی پۆلی 12 بەردەوام ئاستەنگیەکیان هەبوو لەوەی کە کەسێک ئاراستەیان کات چ زانکۆ چ پەیمانگایەک هەڵبژێرن و بەهۆی زۆربوونی ڕێژەی ئەو زانکۆ پەیمانگا ناحکومیانەی کە لە ئێستایا هەیە و لە بەهۆی ئەو لۆدە زۆری کە لەسەر زانکۆ و پەیمانگا حکومیەکان هەیە ئێمە بیرمان کردەوانە پێویستەکە ئاراستەکردنێک هەبێت لە پەروەردەیە بۆ ئەوەی کە بنیادی 4 ساڵی داهاتوی خوێندکار بنین بە شێوازێکی زیرەکانەتر و وهانیان بین کە هەر لە ڕێگەی پێشانگای نەکستێپ کە بەمانای هەنگاوی داهاتووە بتوانن هەنگاوی داهاتوی خۆیان زیرەکانەتر بنیاد بنێن لەبەر ئەوە ئەم هەوڵەی ئێمە خۆی گرتوانێ لە دروستکردنی 3 ڕۆژی چڕ و پڕی ئەکادمی کە پێکاتوە لە پێشانگایەک و چەندین سیمینار و پانێڵی بەوزە و بەتوانە و کارامەیی لەوەی کە هانی خوێندکاران بین و ڕێنمایی خوێندکارانکەین و ئاراسی خوێندکارانکەین لە ڕێگەی ئەو زانکۆ پەیمانگایانی کە ئەیانەیە بۆ 4 ساڵی داهاتوی خۆیان هەڵی بژێرن و لەبەر ئەوە پێشانگاکە دوێنێ دەستی پێکرد خۆشحاڵانە ڕێژەیەکی زۆر لە خوێندکار بەشداری بوون ئێمە زۆر تەسیسات و زۆر هاوکاریمان بۆ خوێندکار دابین کرد و یەکێک لەوانە گواستنەوەیان کە هەر دوێنێ لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەی کە بە هەماهەنگی لەگەڵ تەکسیناسیارە کردومانە حەزەکەم لێرەوانێ ناویان بێنم نزیکی 200 خوێندکار گواستراوەتەوانی و ئەپلیکیشنەکان داونلۆد کردو بۆ ئەوەی کە بیان هێنن بۆ پێشانگاکە ئەمەش بۆ خۆی هاندانێکە کە هەوڵمان ناوە کە
ئێمە بیرکەینەوە ئەگەر توانای تەنانەت هاتنەوە پێشانگاکەش نییە تۆ لە ڕێگەی تەکسیوانە ئێمە بۆ دابینەکەین بۆ لە هەمان کاتیشە ئێمە QR کۆدێکمان داناوە بۆ خۆتومارکردنی خوێندکاران و یارمەتیدانیان کاتێکێنە ناو پێشانگاکە ئەگەر زانیاریەکیان شێوازێک لە هاندانێکی زیاتری ویست ئێمە لە دوێنەیە ئەو ڕیکۆردی کە هەمانە لە کاتی تاواکردنی پێشانگاکەیە زیاتر لە 1000 خوێندکار دەتوانم بە تەحدیدی دیاریکەم 1172 خوێندکار بەشداریان کرد کە تازە خۆیان تۆمار کرد و هاتنە ناو پێشانگاکە جگە لەو کەسانەی کە پێشتر خۆیان تۆمار کردبوو لە ڕێگەی سوشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە سەردانی پێشانگاکەیان کرد کە ئەوەش عەدەدێکی جیاوازە کە سەردانیان کردبوون و چەکئینی QR کۆدەکەیان کرد. بۆیە ئێمە هەڵمان ناوە کە ئەم پێشانگایە بکەین و لە خزمەتی خوێندکاران نابێت. خەتو ئەڤین بەست لە چەند چالاکیێکی تر کرد لە نێو پێشانگاکە ئەویش کۆڕۆ سیمینارە و چەند پانێڵێکیشە ئەمانش ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە خوێندکاران سوودمەند بن لە تەواوی پێدانی زانیاریەکان لە ڕێگەی سەرجەم زانکۆ و پەیمانگاکانەوە ئەمە چۆنی کارتان لەسەر کرد. هەڵبەت ئێمە کە بیرمان لەم پێشانگایە کردەوە بیرمان لەوە نەکرێت کە تەنها پێشانگایەکی سادە بێت و چەند کۆشکێک بین بە زانکۆ پەیمانگاکان بەڵکو بیرمان لەوە کردەوە لەو ئاستانگیە لەو بۆشایی کە بۆ خوێندکاران هەیە لەوەی کە زۆر خوێندکار هەیە کۆنمرەکەی بەدڵ نییە وەرەی زۆر دابەزیوە یان زۆر خوێندکار هەیە دەرفەتی نەبووە لە دەروی شارەشی دەرفەتی ئەوە نەبووە کە بزار لە ناو شار و لە دەروی شاری سلێمانی چ زانکۆ پەیمانگایەک هەیە و ڕەنگە نمرەکەشی باش بێ ڕەنگە توانای پێدانی پارەی هەبێ بە خوێندن لەبەر ئەوە ئێمە هاتوین ڕۆژانە ئەو سیمیناراتاناکەین تایبەت بە نوێنەرەکانی زانکۆ تایبەت بە زانکۆکان خۆیان بۆ ئەوەی کە هانی خوێندکارەکان بن و بە تەواوەتی بۆیان ڕوونکەنەوە شێوازی خۆتۆمارکردن و وەرگرتنیان لە زانکۆکان چییە بۆ سەرڕای ئەوە چەندین سپیکەر و خەڵکانی بەتوانامان هێناوە کە هاندانی وتاری هاندان بۆ خوێندکاران پێشکەش بکەن و بتوانن لەو ڕێگەیەوانە خوێندکار سوودیان لێبینێ لە تەواوی سیمینار و پانەڵەکانی دوێنەیە کەمتر لە 250 کەس دانەنیشتووە لە ناو سیمینارەکانمانە ناو پانەڵەکانمانە کە ئەمە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی کە ئێمە سێ ڕۆژی چڕ و پڕی پڕ لە ئەکادمیمان دروست کردووە لە ناو شاری ڕۆشنبیری لە ناو شاری سلێمانی هەڵبەت من شانازی ئەەکەم بە ستافەکەوانێ بەو ستافی کە لە پشتی ئەم پێشانگایەوە کارەکەن کە چۆن توانیویانە ئەم هەموو جوهدە لە ماوەی 15 ڕۆژی ڕابردووە دەستکراوە بە کارکردن لەسەر ئەم پێشانگایە و ئەگەر ببینی ئێستا بە هەموو ڕێخستنێک و ئامادەباشیوانە ئێمە لە بەردەم و لە خزمەتی بینەرانین بۆ ئەوەی کە بتوانن بێن سەردانی پێشانگاکە بکەن. ئەڤین خام پێم خۆشە دوا کۆمنتی خۆت بڵێ و لە هەمان کاتە بۆی دەرفەتە بێ بۆ میوانەکانی تریشمان لە هەمان کاتە مێ پرسیاری ئەو کەم ڕەنگە خوێندکارێک ئێستا بینەری ئەم بەشەی پرۆگرام بێت لە لای جێ پرسیار بێت هێشتا ڕەنگە فۆرم دابش نەکرا بێت بەڵام ئێوە دیوێکی تری ئەم پێشانگایە تایبەت بە پێشانگای نێکس ستێپ بۆ خوێندکارانی خۆشەویست یاخود بۆ دایکان و باوکان زیاتر ئەخەنە پێشتاو پێم خۆشە ئەو زانیاریش زیاتر بخەیتە ڕوو کە ئەمە چۆن هەماهەنگیتان کردووە تا کاتی پێدانی فۆرم بە خوێندکارانی پۆلی دوانزە ئەو کات ڕێنوێنەکان زیاتر ئەبێت بۆ خوێندکاران. زۆر باشە هەڵبەت ئێستا کاتی پڕکردنەوەی زانکۆڵاینە و فۆرمەکان بەردەستن و ئێمە چەندین جگە لە زانکۆ پەیمانگاکان کە زیاتر لە 15 زانکۆ پەیمانگای حکومی و ناحکومی لەم پێشانگایە بەشدارن کە ڕەنگە بۆ خوێندکاران زۆر قورس بێت لە یەک ڕۆژە لە یەک کاتا بتوانێت 15 زانکۆ و پەیمانگا بکات و زانیاری تەواو وەربگرێت و بزانن شێوازی خۆتۆمارکردن چۆنە جگە لەوەی کە ئێمە ئەم زانکۆ پەیمانگایانە لێرە حەزوریان هەیە لە هەمان کاتا چەندین پەیمانگای حکومی تری لێ کە یارمەتی خوێندکار ئێن بۆ شێوازی خۆتۆمارکردن و پڕکردنەوەی زانکۆڵاین و لە هەمان کاتا ڕێنمویانەکەن کە کۆنرمەکانیان لە چ شوێنە گۆر ئەگیرێت ئێمە هەوڵمان ناوە کە چەندین خزمەتگوزاری لەم شوێنەیە دابین بکەین کە تەواوی ئەو پرسیار و وەڵامانەی کە خوێندکار تاکو ئێستا نەیتوانیوە هەنگاوی داهاتی خۆی پێ هەڵبژێرێ ئێمە بتوانین لێرە وەڵامەکەیان بینەوە و خۆشبەختانە لە دوێنێەوە ئێمە فیدباک وەرەگرینەوەوانەیە تیمێکی زۆر کارا و چالاکمان هەیە لێرە کە بەدوای ئەوەوەن کە ئایا ئەم پێشانگایە چەندێک سوودی هەیە تاکو ئێستا هەموو وەڵامەکان و هەموو کۆمنتەکان پۆزتیڤن بۆیە ئەمە جێگەی خۆشحاڵیە و ئێمە هەستەکەین کە تارگێتی خۆمان پێکاوە چونکە تەنانەت لە زانکۆ پەیمانگاکان کە پرسیارەکەین کە ئایا نەتیجێتان چۆنە ئایا ئەو خەڵکانی کە ویستوتانە هاتوون زۆربیان پۆزتیڤ بوون لەسەر ئەوەی کە بەڵێ ئێمە خۆمان تارگێتمان ئەوە بۆ کە ڕێژەیەکی زۆر لە خوێندکار بێ و ئێمەش هەوڵمان ناوە لە ڕێگەی ئەو مارکتین و ئەو تیمەی کە کاریان لەسەر بڵاوکردنەوەی ئەم پێشانگایە کردووە بتوانن بە خوێندکاران بگەین بۆیە لێرە زۆرترین زانیاری وەرئەگریت لەسەر پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لەسەر پڕکردنەوە و وەرگرتن و تێچووی خوێندنەکانی زانکۆ حکومی و ناحکومیەکان خوێندنی پارەلەل و چەندین پرسیاری تر کە تۆ چەندین جار ڕەنگە وەکو خوێندکارێک بیرت لێ کردوێتەوە پرسیارت کردووە
بەتایبەت ئەو پوینتە دەست خۆش ببیرت خستمەوە چوونی خوێنکار بۆ دەری شەوانە ئەکسچێنج پرۆگرام و چەندین شێوازی دەورات لە کاتی خوێندنە کە تۆ پێویستە کات لە وڵاتانی تروەری بگریت ئەمانە ئێمە هەر هەمووی لێرە دامان ناوە و لە خزمەتی خوێنکارە ئەم کارەمان کردووە. زۆر سپاس سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام خەتۆڤین قادر بەڕێزیان ڕێخەری پێشانگای نەکستێپ و بەڕێوەبەری کشتی کلیک ئێرە جێسا میوانێکی تری خۆشیز لەگەڵ مابێت لە یەکێک لە لۆزانکۆ پەیمانگایانە کە ڕێنوێنی تاوئێن بە تاوی خوێنکاران شمەلای زۆر بەڕێز ئالان مەحوی بەڕێزیان بەڕێوەبەری میدیا و پەیوەندیەکان لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان لەگەڵمانە بێت کاگالان سپاس و ئامادە بوو نسلااو لەبێت مەمنونم بار لەوە دەست پێ بکەین دوێنێکە یەکەم ڕۆژی پێشەنگاکە بوو چۆن زانیاری تاوتانیا بە تاوی خوێنکارانی پۆلی دوانزە بۆ پێدانی زانیاری بۆ پڕکردنەوەی فۆڕەم ئەو داتا و ئامارانی کە لە لای ئێوە بوو چۆنی هەلی گرنگەگەێنێ بە یاخود دەرفەتی گرنگەگەێنە بە خوێنکاران بەڵێ دیارە وەکو هەموو لایەکە زانن ئەم ساڵ لە هەرێمی کوردستان زیاتر لە 47,000 دەرچووی پۆلی دوانزە بەرەو قۆناغی زانکۆ پەیمانگەکان بەڕێکەوتون ئەم پێشەنگایە زەڕور بوو بۆی لێرە زانکۆ پەیمانگەکان بتوانن بەشەکانی خۆیان ئاشنا بکەن بە ئەو خوێنکارانەی سەردانمانەکەن و ئێمەش هەروەمان کرد تیمەکانی ئێمە لێرە لەسەر ئەو 11 بەشەی کە هەمانە زانیاری پێویستیانیاوە بە خوێنکاران ئایا کۆنمرەکان چەنە بە شێگوەریانەگرێ هەندێکیان سترێسیان هەیە هێشتا بڕیاریان نایەوە کە چ بە شێگوەریەگرێ ئێمە لێرە ڕێنمایی پێویستمان ناونەتێ هەڵبەت ئێمە لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان لە ڕاستی ئەو بەشانەمان هەڵبژاردووە کە ئێستا بازاڕی کار پێویستی پێێتی چونکە خەڵکیش ئەگەڕێ بە دوای بەشێکا کە بەیانی بتوانێت دابمەزرێ ئێمە بە خۆشحاڵی و ئەم ساڵ کە یەکەم ساڵی تەخەڕوجی زانکۆکەمانە ئێستا لە 175 دەستچۆکانمان هەلی کاریان دەستکەوتووە ئەمە داتایەکی زۆر گرنگە پێم وایە حاڵەتێکی لەو شێوەیە ئێستا لە زانکۆکانی تر نییە کە بەو ڕێژە زۆرە بتوانی یەکسەردا بمەزریت بۆیە ئێمە وەڵامی ئەو پرسیارانەی خوێنکارانەینەوە کە بە دوای شوێنەکە گەڕن کە هەلیکاریان دەست بکەوێت کە کرێی خوێندنەکەی گونجاو بێت بۆ ئەمە بەسەر ئێمە داشکاندنی زۆر باشمان کردووە لە کرێی خوێندنەکان بۆی کە لەگەڵ ئەو زۆرۆفە دارایی هەرێمی کوردستانە گونجاو بێت هەموو ئەوانەمان کردووە بۆی کە بتوانین خواستی خوێنکاران بەدی بێ لێرە ئەستی بەژاریکردنی خوێنکاران چۆن بوو فیدباکی خوێنکاران چۆن بوو بۆ تاوای پێدانی زانیاریەکان بۆ پڕکردنەوەی ئەو فۆرمانە هیچ کێشە و گرفتێکیان بوو خۆی لە ڕاستیە بە نسبەت پڕکردنەوەی فۆڕم ئێستا لە بەرەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا کۆنمرەی تازەی پەسەند نەکردووە بۆ ئەم ساڵ وەکری خوێندنی پەسەند نەکردووە هیچ کام لە زانکۆکان ئێستا ناتوانێت فۆرم پڕکاتەوە بەڵام خوێنکاران نەتوانن فۆرمی زانکۆلاین بۆ زانکۆ حکومیەکان پڕکەنەوە ئەوان شتێکی ترە بەنسبەت زانکۆ ئەهلیەکانەوە ناتوانن بەڵام بەژاری خوێنکاران زۆر باش بووە ئێمە هەستمان پێی کرد لە ڕۆژی یەکەمە نزیکەی 1500 خوێنکار سەردانی پێشەنگاکەی کردووە پێشبینی ئێمە لە ماوەی هەر سێ ڕۆژەکە 5000 خوێنکار سەردانی پێشەنگاکە بکە کە هێشتا پارێزگای سلێمانی لە ڕاستیە لەم ژمارەی زیاتر خوێنکاری پۆلی دوانزە هەیە ئەتوان بڵێن بە پارێزگای هەولێر و ئەفوباها هەڵەبجە و سلێمانی لە زیاتر لە 10,000 خوێنکارمان هەیە بەڵام ئەوەی تری لە قەزا و ناحیەکانە بەداخۆ کە ڕەنگە پێڕانەگەن سەردان بکەن زۆر سپاس بەخێر بێن سەرچاو زۆر سپاس بۆ میوانی دومیشم ئالان مەحوی بەڕێوەبەری میدیا و پەیوەندیەکان لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان یەکێکتر لە میوانەکانم مامسا محەممەد ڕەسوڵە بێ بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکان لە پەیمانگەی تەکنیکی و پیشەیی برایت ئەمانیش کۆمەڵێک زانیاری ورد ئەبەخشن بە خوێنکارانی خۆشەویست ئەو خوێنکارانی کە لە ماوەی خوێندنەکانە کە خوێندن تاوەکەن تا چەند ئەتوانن سوودمن بن لە تەواوی بازاری کارە و بتوانن خوێندنێکی سەرکەوتوانش لە ماوەی خوێندنەکەیانە بەدەست بێنن ئەچمە لای بەڕێزیان مامسایگان سلااو لەبێت زۆر سپاس بەهر لە بەشەکەی خۆتانەوە دەست پێ بکەین ئێوە چۆن ئەتوانن بازارێکی کار هەلێکی کار ببەستنەوە بە ئێستای ناوخودی زانکۆ پەیمانگاکان و هەم ئەو خوێنکارانش کە ئێستا ڕەنگە گرفتی ئەویان هەبێت ئەڵێ ئێمە کاتێکە کۆتایی بە خوێندنەکەمان ئێنین ڕەنگە بازار و هەلێکی کارمان نەبێ ئێوە چۆنی توانیوتانە ئەو لینکە بەردەوامی پێ بن دەست خۆش بێ بەخێر بن سەرەتا یەکێک لە کێشە هەرە با بڵێن کاریگەرەکان لە ناو پرۆسی خوێندن و لە وەزارەتی خوێندنی باڵا و لە خوێنکارانی خوێندنی باڵا ئەوەیە کە دوای تاواکردنی خوێندن
زۆر جار کە ئەچنە بازاڕی کارەوە ناتوانن دەرفەتی کار بەدەست بهێنن. بۆ چارەسەرکردنی ئەمە بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت هەڵمانداوە چەند بەشێکی پیشەیی کە دوای دیراسەکردنی بازاڕی کار منهەجێکی بۆ دیزاین کراوە و بێ ئەم منهەجە ئێمە خوێندکارەکانمان وەڕادەهێنین کە بتوانن ڕاستەوخۆ و دوای تەواوکردنی خوێندنەکەیان بەبێ ڕاهێنانەوەی دووبارە لە کۆمپانیاکان لە دامەزراوەکان بچنە سەرکار و کاری خۆیان بکەن. بۆ پرسیارەی جەنابیشت کە چۆن ئێمە زانکۆ یان ناوەندەکانی خوێندن ببەسینەوە بازارەوە بەڕاستی لەسەر سێ ئاست پێویستە هەنگاوی جددی و عملی بنرێ. یەکێکیان وەکو دیاریکردنی یان با بڵین لیبەر مارکێت ریسێرچ بکرێ، سەرەتا ریسێرچێک لە بازار بکرێ کۆی هەموو ئۆسکیڵانە و ئەو کۆمپیتیسیانەی کە بازار پێویستێتی وەربگیرێن. اینجا لە چوارچێوەی منهەجێکی خوێندنی 2 ساڵە یان 4 ساڵە جێگەی بکرێتەوە بۆی بتوانن ئەم خوێندکارانەی ئێمە کە تەخەڕوجەکەن بە ئاسانی بتوانن دەرفەتەکانی کاریان دەست بکەوێ یان خود بتوانن ببنە خاوەن بیرۆکەی کاری خۆیان و دوجار دەرفەتی کار بۆ خەڵکانی تریش و بۆ کەسی تریش بڕەخسێنن. سەبارەت هەر بە پرسیارەکەم با کۆتا پرسیاریشم بێ خوێندکاران چۆن ئەبینی کە ئێستا ڕەنگە لە سەردەمانی ڕابردووە تەنیا زانکۆیەکە بوو بێت ئەوی زانکۆی سلێمانی کە توانێتی خوێندکاران خوێندنەکەی خۆی تیا یعنی لە ماوەی 4 ساڵ 5 ساڵ بێت کاتی خوێندنەکەی تیا بەسەر بێت و هەلێکی باشیشیە بوو. ئێستا ژمارەیەکی یەکجار زۆر لە زانکۆ پەیمانگاکانێ و خوێندکارانی ژمارەکەیان بە خۆشحاڵیەوە ڕوو لە زیادبوونەوە. ئێستا ژمارەیەکی یەکجار زۆر خوێندکاران ئەچنە دەرەوە بۆ خوێندن. ئەمانە جیاوازیان هەیە زانکۆی حکومیەکان بۆ ئەوەی کە هەلێکی کاری باشتریان دەستکرێت لە چاو زانکۆکانی تریان چۆنی ئێوەتانەوێ ئەو جیاوازیە نەیەڵە. خۆی ئەم پرسیارێکی زۆر جەوهریە بەتایبەت لە پەیوەست بە کار و منهەج و خوێندنەوە. من پێم وایە زانکۆ تایبەتەکان لەگەڵ زانکۆ حکومیەکان دەبێ تەواوکەری یەکتر بن و دەبێ پەیوەندیەکی زۆر باش و پتە و لە نێوانیاندا هەبێ. اینجا بە هەردووکیان بتوانن بازاڕی کار ئەو دەرفەتانەی کە لە بازاڕی کارن و ئەو سکیڵانەی کە لە بازاڕی کارن بێنن لە ناو منهەجەکانیان ناجێیان بکەنەوە. ئەمەش پێویستی بە پەرەپێدانێکی پرۆگرام هەیە کە لە ناوەندەکانی خوێندنا جێبەجێ بکرێ. ئێمە بە خۆشحاڵیە وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت هەروەکو پێشتر وتم ئێمە لە 2019 دوای 2 ساڵ لە تیمێکی ئەکادمی کە دیراسەیەکی وردی بازاڕیان کرد و دوای ئەوەی کە سکیڵ و کۆمپیتیسیەکانمان لە بازار وەرگرت اینجا هاتین لە ناو منهەجی خوێندنە بە کۆمەڵ. زۆر سپاس. بەخێر بن دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ ئەم میوانەشم زۆر بەڕێز مامۆستا محەممەد ڕەسوول بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت کۆمەڵێک زانیاری وردی بە ئێمە و بابینەرانی خۆشەویست بەخشی. ئەمە تاوی ئەو زانیاریانە بوو کە میوانەکانم لە پێشانگای تایبەتی نێکستێپ کۆمەڵێک زانیاری وردیان بە خوێندکارانی خۆشەویستی پۆلی 12 بەخشی بە ئومێدین بۆ سبەینێش کە کۆتا ڕۆژی پێشەنگاکەی خوێندکاران بێن سەردام بکەن و لە نزیکەوە تاوی زانیاریەکان و پڕکردنەوەی فۆرمی تایبەت بە زانکۆ و پەیمانگا حکومی و ناحکومیەکان لە نزیکەوە ئاگادار بن کە بێگومانم پێشەنگاش بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بەڕێوە دەچێت.